مەجامعی فقهی لەسەر ئاستی جیهانی ئیسلامی هەر هەمویان کۆدەنگن لەسەر ئەوەی کە بەم واقعی ئێستا بە لەحظە لەوانەیە ئەم قسەی بگۆڕێ باشتر بڵێم هەر دراوێکی جیدیتاڵی لەسەر ئاستی جیهان حکوومەتێک نەبێ پاڵپشتی بکە لەم دەقیقەیە مامەڵە پێوەکردنی لە کۆی مەجمەعە فقهیە ئیسلامیەکان حرام کراوە و بەڕێگە پێنە. هەندێک کەس کە قاڵن بمەوە ئەڵێن ئەم مامۆستا بەڕێزانە شارەزاییان لە دراوە ئەلیکترۆنیەکانە نییە. قسەتان لەسەرەوە چی؟ تەواوە قسەیەکی جوانە ئەو مامۆسایی کە شارەزایی نییە وەکووتم حەقی ئەوەی نییە قسە بکە ئەوەی کە ئەڵێ حرامە مامۆستا. بەڵام ئێستا کێشەکەمان ئەمەیە ئێمە ئەزمموی 8 ساڵمان لەم مەجالەیە هەیە ئەو بەڕێزانەی کە خۆیان گیرۆدە بوون و ئالوودە بوون و بانگەشە بۆ ئەوەکەن کە خەڵک لە ڕێگەی ئەوانەوە چ مامەڵەی فۆڕێکس بکە چ مامەڵەی دراوە دیجیتاڵیەکان بکە خۆیان کەسی نەیاری خۆیان بە مامۆستا ئاینیە شارەزاکان ئەبینن کە لە هەردوو باڵی شەریعەت و دارایی و ئابووری شارەزاییان هەیە و لەم چوارچێوەیە ڕەنگە دەیان دەمەقاڵە و گفتوگۆی تاڵ و نەشیا و ڕوویدا بێ بەڵام دوجار ئەوەی کە دەرکەوتووە و ئەوەی کە سەرکەوتووە ئەوەیە کە بەڵێ مامۆسایانێکی بەڕێزمان هەیە ئەگەر چی بە پەنجەی دەستیش بژمێرن ئەتوانن قسەی یەکەم و کۆتاییان هەبێ لەم پرسانەیە.